بینی نۆرماڵە. ئەمڕۆ کوچاردەیان دیاریکراوە بۆ ڕۆژی جیهانی شەکرا کە لێرەدا وەکو پەیمانگای تەکنیکی هەڵەبجە چەند چالاکیەکمان هەبوو هاتین ڕۆژی چواردەی 11 کە لە ناوی ڕۆژ لەدایکبوونی ئەو زانایەوە هاتووە کە دەرزی ئەنسۆلینی دۆزیەوەتەوە. وەکو پەیمانگەش چەند چالاکیەکی کەممان هەبوو بۆ ئەوەی فەحسی شەکرە بکەین بۆ قوتابیانی ئێرە بۆ ئەو کەسانی کە تووشی شەکرە بوون خۆیان بپارێزن وتەبعاً ئەو کەسانیشی کە بۆ ئەوەی تووشی شەکرە نەبن خۆپارێزیەکانیان و چارەسەرەکەی باسی ئەوانیان بۆ ئەکەین. وهروە فەحسی BMI بۆ ئەکەین بۆ ئەوەی تەبعاً بۆ خۆپارێزی پێش ئەوەی تووشی شەکرە بن. سۆمە ئازاد لە پەیمانگای تەکنیکی هەڵەبجە قۆناغی دووەمی بەشی پەرستاری ئەمڕۆ هەستاین بە ئەنجامدانی چەند چالاکیەک کە وەکو دەزانین ڕۆژی چواردەی 11 هەموو ساڵێک دیاریکراوە بە ڕۆژی جیهانی شەکرە کە تێدا زانایەک بۆی ئەم ڕۆژش دیاریکراوە کە تێدا زانایەک هۆرمۆنی ئەنسۆلینی دۆزیەوە کە تا ئێستا شۆک و چارەسەرێک بەکاردەهێنرێ بۆ نەخۆشی شەکرە نەخۆشیێکی درێژخایەنە کە تا ئێستا چارەسەرێکی بنبڕکراوی بۆ نەدۆزراوەتەوە. بەڵام ئێمە تا ڕادەیەک دەتوانین ڕێنمایی بە خەڵک بکەین ئەو کەسانی کە لێرە ئامادەن کە ئیتر بە ئەگەر نەخۆشەکە نەگەشت بێتە ئەو حاڵەتە پێیان دەڵێن کە چۆن خۆپارێزی بکەن و ئەگەر گەشت بێتە حاڵەتێک کە بە ئێمە چارەسەر نەکرێ ڕێنمایی دەکەین کە سەردانی پزیشکی تایبەت بەو نەخۆشیە بکات.